لاوانی پێشمەرگەی هەولێر سەرکەوتنی بەسەر سیروانی نوێدا تۆمار کرد بە گۆڵێکی بێوەڵام کە تا گۆڵەکە حەسەن وەیسی لە خولەکی 75 تۆماری کرد و لاوانی پێشمەرگەی هەولێر بە 18 خاڵ هاتە خانەی دووەم و سیروانی نوێش بە 16 خاڵدا بەزی بۆ خانەی پێنجەم. وەڵای هۆکاری شکستەکەی ئێمە یەکەم ئەمە یاریگای تۆپتۆپیان نییە، ئەمە یاریگای ئەوە نییە کە یاری تیا بکرێ بەڕاستی نازانم یەکێتی تۆپی کوردستان ئەمە بە چ قانونێک ئەمە ئەڵێ یاری تیا بکات. دووەم یەکێتی تۆپی کوردستان ئەبێ بزانە چه حەکەمێ، یعنی من دوو یاری ئەم ساڵ تووشی خەسارە بووم، هەردوو یارەکە بە غەڵەتی حەکەم تووشی غەڵەت بووم. یاری لەگەڵ تعادولێک و ئینە یاری نەورۆز لەگەڵ ئەم یاریە ئەخەم ئەستوی حەکەم ئەنا فیرقەی من هیچ کێشەی نییە چ لە ڕووی ئاست چ لە ڕووی تەکتیکەوە، بەڵام ناوبژیوان نالە بیبێتەوە، یعنی ناوبژیوان ئەبێکی تۆپی کوردستان ئەو یارانەی کە ئەزانە حەساسە ئەبێ ناوبژیوانەدانە لە ئاستی ئەو یاریە بێت. ئێمە لە سەرەتاوی دەوریەوە خۆمان ئامادە کرد ببینە پاڵاوان، ئێستاش ڕکابەریەکی تاوا دەکەین لەسەر پاڵاوە بوون و ئەم یاریەش بەی شێوەیەک بۆ بەرامبەر بوون ناتوانێت ناو یاریگا تموعی بردنەوەمانە بوو دەستخۆشی لە تاوی یاریزانەکان دەکەم دەستەی کارجێڕی کە پشتگیریەکی تاوامان دەکەن.